دەنگۆیەکی مەترسی لەسەر شاری خانەقین ڕەت دەکەینەوە چونکە بەنداو لەسەر ڕووباری ئەڵوەند دروست کراوە بۆ هەڵگرتنی مەترسی لەسەر شاری خانەقین بە پێچانەوەی بەر لە ئێستا جاران ئاوە هات بە شێوەیەکی زۆر خەڵک ئاگای نەبوو، بەڵام ئێستا لەبەر ئەوەی بەنداوەکە دروست کراوە ئاگامان لێیە لە کاتی باران بارینە لە کاتی لافاوە ئەتوانین ئاگداری خەڵک بکەینەوە بە زۆری یان کەمی ئەو ئاوە هەتا ئێستش ئەو هاتووە بە شێوەیەکی تەبیعی و ئاسایی تێئەپەڕێت ڕۆ بۆ شاری خانەقین. حەزەکەم دڵنیابوون لەو دەنگۆیانە کە مەترسیدارە بۆ شاری خانەقین. ئێستا ئاستی ئاو لە ناو ئەڵوەند لە ناو دەریاچەی ئەڵوەند 38 ملیۆن مەتر سێجایە، ئاستی خۆیەتی هەر ئاوێک زیادە بێت نزیکەی 100 مەتر سێجا لە یەک چرکەدا ئاو تێپەڕە بێ بۆ شاری خانەقین، ئەوەیش هیچ جێگای ترسناک نییە بۆ شاری خانەقین.